چین تەنگ بە ڕۆژئاواییەکان هەڵدەچنێت. چین لە تەواوی بەرەکانەوە ڕۆژئاواییەکانی تەنگەتاو کردووە و بە دوور نازانرێت لە پێکدادانی بەرژەوەندی ئابوووریەکانەوە بگاتە پێکدادانی سەربازی. گەشە خێراکەی چین دووەم گەورەترین ئابووری جیهان تەنگی بە ئەمریکا و ئەوروپا هەڵچنیوە. دوای داگیرکردنی بازاڕەکانی جیهان ئێستا پەلی هاویشتووە بۆ سەپاندنی هەژمون بەسەر ناوچە جێنفوزەکانی ئەمریکا و ئەوروپاشدا، بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا. هەژمونی چین بە جۆرێک زیادی کردووە بە دوور نازانرێت جگە لە پێکدادانی بەرژەوەندی ئابووری و بازرگانیەکان بگاتە پێکدادانی سەربازیش. گەشانەوەی خێرای ئابووری چین لە دوای بڵاوبوونەوەی پەتای کۆڤید-19ەوە چین بەهێزەوە دەرکەوتەوە و باشبوونەوەی بەخۆوە بینی، بەوەش هەنگاوەکانی بەرەو ناوەندی ئابووری جیهانی خێراتر کردووە کە ماوەیەکی زۆر ئەمریکا هەژمونی بەسەردا کردووە. لاری یانگ ئابووریناس دەڵێت ساڵی 2023 دەبێتە ساڵی گەڕانەوە بۆ دۆخی ئاسایی لە چین دوای سەپاندنی ڕێوشوێنەکانی ڕێگری لە بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا. ئەوەش هۆکار بوو بۆ ناسەقامگیری ئابووری. چین کێبڕکەی کۆمپانیا گەورەکانی جیهان لە بازاڕەکاندا دەکات. نیگەرانی جیهانی سەبارەت بە هەژمونی خێرای ئابووری چین لە سەرووی مانشێتی راپۆرتە جیهانیەکانەوەیە. دەڵێن پلانەکانی چین بۆ دەست بەسەرداگرتنی کەرتی نەوت، هێڵی ئاسن، بەندەر و پەیوەندیەکان بووەتە مەترسیەکی گەورە. ڕاگەیاندنە جیهانیەکان باز لەوە دەکەن چین بووەتە گەورەترین بەرهەمهێنەری فڕۆکەی بێفڕۆکەوان لە جیهاندا بۆ مەبەستی مەدەنی و لە سەتا هەفتای بازاڕی جیهانی لەم بوارەدا کۆنتڕۆڵ کردووە لەگەڵ ڕکابەرە فەڕەنسیەکەی لە کێبڕکەیەکی توندایە. لە بواری پەیوەندیەکاندا چین توانی بەرهەمەکانی مۆبایلی زیرەک بە خێراییەکی زۆر بخاتە بازاڕەوە و بووەتە ڕکابەرێکی ڕاستەقینە بۆ کۆمپانیا گەورەکانی مۆبایل. ئەمەش قۆڕەخکاری ڕۆژئاوا دەشکێنێت. راپۆرتێکی ئاژانسی فرانس پرێس ئاماژە بۆ ئەوە دەکات ئێستا بەرهەمهێنەرانی مۆبایلە زیرەکەکانی چین زاڵن بەسەر گەورەترین بەشی بازاڕەکانی جیهاندا. هواوی، شاومی و ئۆپیۆ توانیویانە کێبڕکەی تونند لەگەڵ ئەپڵ و سامسۆنگدا بکەن و لە فرۆشتندا پێشیان بدەنەوە. لەلایەکی ترەوە گروپی چینی هایر بەرهەمهێنەری ئامێری ناوماڵە و پشکی لە بازاڕی جیهاندا بە ڕێژەی لە سەتادەیە و پێش ڕکابەرەکانی کەوتووە و لە ساڵی 2016 بەشی ئامێرەکانی ناوماڵی لە کۆمپانیای جەنرال ئێلکتریک کڕیوە. کۆمپانیای چینی کەتل کە پاتری ئۆتۆمبیلی کۆمپانیا گەورەکانی ئۆتۆمبیل وەک ڤۆڵکسواگنی ئەڵمانی و فۆردی ئەمریکی و هیتریش دابین دەکات، ڕکابەری لەگەڵ کۆمپانیای پاناسۆنیکی ژاپۆنی دەکات. گروپی کۆسکۆی حکوومەتی چین بووە تا سێیەم گەورەترین کۆمپانیای کەشتیوانی لە جیهاندا. ئۆپێی خاوەنی 50 بەندەری کۆنتێنەرە لە سەرانسەری جیهاندا، لە نێویشیاندا پیرایس یۆنانی و بیلباوی ئیسپانی. چین لە جیهانی عەرەبیدا پاشەکشەی بە ئەوروپیەکان کرد. جیهانی عەرەبی بەهۆی دراوسێتی و هەڵکەوتەی جیۆپۆلۆتیکی و بەرژەوەندی ئابووریەکان و پەیوەندیە مێژوویەکانی وەک هاوبەشێکی گرنگ بۆ یەکێتی ئەوروپا سیر دەکرێت. بەڵام پێگەی بەرهەمی ئەوروپی لە بازاڕەکانی عەرەبیدا دابەزیوە. ئەوەش بەهۆی سەختی کێبڕکێ لەگەڵ کاڵا چینی و ئاسیایی و بەرازیلیەکاندا. لە چەند ساڵی ڕابردوودا هەناردەی ئەڵمانیا بۆ وڵاتانی عەرەبی وەک عەرەبستانی سعودی و ئیمارات دابەزیوە. بە جۆرێک قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی عەرەبی و چین لە ساڵی 2021دا 330 ملیار دۆلار بووە، بەڵام ئاڵوگۆڕی بازرگانی عەرەبی و ئەڵمانیا کەمتر لە 42 ملیار یۆرۆ بووە. لە جیهانی عەرەبیدا چین تەنیا بە سەپاندنی هەژمونی خۆی لە بازاڕەکاندا نەوەستاوە، هەوڵە سیاسیەکانیشی دەست پێ کردووە. بۆ نمونە لووتکەی بەردەوامی چین و عەرەبەکان، لەوانە لووتکەی سعودیە و چین بە میوانداری ڕیاض لە ساڵی 2022. نێوەندگیری چین لە نێوان ئێران و سعودیەدا بە جۆرێک توانی ساڵبەندانی نێوان ئەم دوو وڵاتە دژبەیەکە بتوێنێتەوە تا ئاستی گەیشتن بە ئاشتبوونەوە و کردنەوەی نووسینگە دیبلۆماسیەکانیان لە وڵاتانی یەکدی. چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێ بە ئەمریکا لێژ دەکات. هەرچەندە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک پێگەی ئەمریکیەکان سیر دەکرێت، بەڵام لە ماوەی دواییدا چینیەکان دەرکەوت. دەیانەوێت ڕۆڵ و هەژمونی خۆیان لە ناوچەکە بەهێز بکەن،
بەڵام ئەوان خوازیار نین سەرچاوەی دارایی خۆیان لە ناوچەکەدا خەرج بکەن و ڕۆڵی سەرکردایەتی ناوچەکەش بگێڕن. چینیەکان هەوڵیان داوە لە قەیرانی ئیسرائیل و فەلەستین دۆسەی ئەتۆمی ئێران ناکۆکیەکانی نێوان ئێران و سعودیەدا ڕۆڵ ببینن. ئەمریکا لە فراوانخوازیەکانی چین لە ئەفریقا نیگەرانە. چین گەیشتە ئەفریقا دەیەوێت لەوێش ئەسپەکەی تاو بدات. ئەوەش وەک جەنگی سارد لەگەڵ ڕۆژئاوادا. ئەمریکا زۆر نیگەرانە لەوە و پێی وایە بوونی پەکین لەم کیشوەرەدا دەبێتە هۆی فراوانبوونی کاریگەری ئابوووریەکەی. ئامارەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن ئاڵوگۆڕی بازرگانی نێوان چین و ئەفریقا لە ساڵی 2021دا گەیشتووەتە 254.3 ملیار دۆلار بەراورد بە پێشتر ساڵانە لە 135.3 زیادی کردووە. مەترسی پێکدادانی سەربازی. ئەحمەد مەحموود عەجاج نووسەرێکی عەرەبە و لە گوتارێکیدا باسی لەوە کردووە بۆ جیهانێکی خێرا لە گۆڕان بەتایبەت دوای شەڕی ئۆکرانیا و رووسیا و لەژێر ڕۆشنایی پێشبینیکەرانی ڕوبەڕووبوونەوەی نێوان چین و ئەمریکا چین زیاتر هەست بە مەترسی گەمارۆدان دەکات و ئەمریکاش لەلایەکی ترەوە هەست بە ئاستەنگی چین دەکات بۆ هەژمونەکەی. ئەو دوولایەنە هەوڵی زیادبوون دەدەن هێزی ئەوانیش زیاتر و زیاتر دەبێت تا پێکدادان ڕوودەدات. دەژڵێت جیهان پێی ناوەتە قۆناغێکی نوێی ڕوبەڕووبوونەوە بە جۆرێک لە جیهاندا تا دێت کۆکردنەوەی چەک و چۆڵ زیاتر دەبێت. خەریکە هێزێکی گەورە نامێنێت بەسەر هەموواندا زاڵ بێت. بۆیە زۆرینە ناچاری چوونە پاڵ جەمسەرە بەهێزەکان دەبن. بەم شێوەیە دەگەڕێنەوە بۆ یاریەکەی جەنگی سارد.